بێگومان ئێمە وەکو کۆمەڵی هونەرجوانەکانی کورمەڵبەندی گشتی سلێمانی بیرمانەوە کردووە کە بۆ 27 کارێکی هونەری ئەنجام بین کە ئەزانین لە هەمان کاتە کە هیچی بۆ هونەرێک و گروپێک لە 27 کاریان نییە بۆیە ئێمە وەکو دەستی بەرەوەی بریارمان نەکەم کارە بکەین بە کۆمەڵی گەنج کە هەمووی زۆربەی زۆران قوڵاوی پەیمانگای هونەرە جوانەکانن ناشکری سلێمانی کە پایتەختی ڕۆژی میرۆ پایتەختی ئەدەب و هونەرە بێشان و بێچووکەگە شاری بێشانەوە و شارە تاریکستانیە بۆیە ئێمە بڕیارمانە کە ئەم شانۆگەریە بکەین و بۆ ئەوەی ئەو تاریکستانیەمەت و ڕووناچی ببەخشین بێگومان ئەمە شەر بودجەی کۆمەڵی هونەرە جوانەکان خۆیەتی هیچ کەسێک لایەنێک هاوکاری مادی نەکردین ئێمە سوپاسی پەیمانگای هونەرە جوانەکانەکەین کە هاوکارمان بووە لە پێداویستی کە سەرشانۆکە پێویستمان پێی بووە ڕۆتوانم بڵێم ڕۆژێکی تاریکستایی لە 27 بەعکسەوە بۆیە چەندەها شانۆیی هەبووە بەڵام بەداخەوە ئەمساڵ هیچ شانۆی یەک نییەوە هیچی بۆ گرۆپێکی شانۆی نەکردووە حتا بەڕێوەبەتی هونەری شانۆی سلێمانیش شانۆیی نییە بەداخەوە پێویستە بە بەردەوامی ئەم شانۆ لە سلێمانیە هەبێت چونکە شانۆ ژیانە و ئێمە ئەمانێ ئەو تاریکسایە نمێت و دایمەن هەمیشە کاری بەردەوامی وڵاتانی ژیانم هیچمان کەمتر نییە لەگەڵ هونەرمەندانی گیانە بۆیە من داوا لە لانی پەیوەنددارەکەم کە بە بەردەوامی کاری شانۆی بکەن و هەموو لایەنێک و تیپە هونەرانە دەستگیری بکەن کە بتوانن کاری شانۆی ئەنجام بن بڕیاری دروستکردنی شانۆیەک و پێشکەشکردنی لە ڕۆژی جیهانی شانۆ بڕیارێک بوو کە پێشتر نەبوونی شانۆ قەیرانی شانۆ لە ماوەی 2 ساڵ زیاترە لە شاری سلێمانی کە ئەتوانم هاندەر بوو بەشێک بوو لەوەی کە تووڕێی کردم لەوەی کە شارێک لەناو ناسراوە بە شاری هەڵمەت و قوربانی و بە شاری ڕۆشنبیری بەڵام 2 ساڵە هیچ بەرهەمێکی هونەری شانۆیی یان نەتوانم بڵێم بە دەگمەن بەرهەمێکی هونەری شانۆیی پێشکەش بکرێتیایە بۆیە بڕیارمان ئێمە تیمێکی خۆبەخش دروست بکەین بە ڤۆلەنتەری و بە خۆبەخش بین تەنها لە پێناو شانۆ لە پێناو هیچ شتێکی ترنا لێرە کۆ بینوانێ و شانۆیەکی نوێ پێشکەشکەین و دروستی بکەین ژانری کارەکەش لە ژانری ترسناکە سود وەرگیرەوە لە فیلمی دە شاینینگی ستانلی کۆبریکە ڕۆمانەکەی ستیڤن کینگە لە ئەسڵا لە 25 یەکەوە خەریکی پرۆڤەکردنین تقریبەنەوە کاتە 3 مانگ و ئەکتەرەکان دە ئەکتەرن کارەکە سەعاتێک و دەخولەکە بە کارکتەری دانی بەشدارم لەم ئیشەیە ئیشەکەمان یەکەم جارە لە کوردستانە شانۆیەکی ترسناک نمایشەکرێ خۆشبەختانە ئێمە و نمایشاکەین ئەکتەری ئەماتۆرمان هەیە ئەکتەری پەیمانگامان هەیە خۆم ئەکتەری پەیمانگام خوێندکاری پەیمانگام و خۆشحاڵم کە ئەمڕۆ لە 27 نمایشمان ئامادەیە بێگومان نەک زۆربەی ئەکتەرەکان تەواوی ئەکتەرەکان و تەواوی ستافەکە خۆبەخشن لەم نمایشەیە ماوەی 3 مانگن پرۆڤاکەین و قرارە لە ئەمڕۆ ڕۆژانی دوای کاکاتە 27 ڕۆژانی دوای نمایش بێت.